بناوی خی بەخشندا ئێمە ئامان جوان ئەمڕۆ لەم سەردانە مەیدانیە بۆ ناو مەیدانی حاجیاوە ئەوەیە کە ناسانێک بکەین هەم بۆ کاندیدەکەوە هەم بۆ لیستەکە هەرچەندە سوپاس بخوای گەورە لیستی کۆمەڵی دادگەری بەردەوام لە ناو خەڵک بووە بەردەوام لە ناو معاناتی خەڵک و پیشەوەرەکاندا ژیاوە هاتنی ئێمە بۆ ناو خەڵک زۆر ئاسانە لەبەرەوەی ئێمە بەردەوام لە ناو خەڵکا ژیاوین بەردەوام لەگەڵ معانات و ناخۆشیەکان و خۆشیەکانی خەڵک بووین زۆر کەسەیە پێی عیب بێتە ناو خەڵک ئێمە بە سەربەرزی هاتوینە ناو مەیدان هاتووین ناو پیشەوەرەکان و بە سەربەرزی بانگەشەی هەڵبژاردن دەکەین بۆ لیستی کۆمەڵی دادگەر لیستی 147 و کاندیدە بەڕێزەکانی و منیش کە کاندیدی دەڤەری ڕاپەڕین و تاکە کاندیدم لە دەڤەری ڕاپەڕین بە سەربەرزی بانگەشەی خۆمان دەکەین. ئێمە کە هاتوین بۆ بانگەشە لە مەیدانی حاجیاوە الحەمدولیلا بە سەربەرزانە بە دەستێکی ئەمینەوە لە دەڤەرەکەمان کەوا الحەمدولیلا چەند ساڵە ئێمە متمانەی خەڵکین لەخوای گەورە بە زیاد بێ ئێمە شکۆمان بۆ خەڵک گەڕاندوتەوە لەخوای گەورە بە زیاد بێ الحەمدولیلا شانازی بە داهاتوی خۆمانەوە دەکەین بە شانازی بۆی دەکەین کە چەند ساڵە کردومانە ئێمە دەستگای بەخشینمان هەیە الحەمدولیلا چەندەها خەڵک ئیستیفادەی کردووە ئێمە سۆمای چاوانمان هەیە کە چەندەها ماڵی بێباوەک ئاوادان کراوەتەوە ئێمە لە نووری حکمە چەندەها دەڵەبەمان هەیە چەندەها فێرخوازمان هەیە کە قورئان لە سینەیاندایە ئێمە ڕابردوومان پاکە الحەمدولیلا بۆیە چۆن مامۆستا دەفەرمێ ڕایان دەگرین پشتیوان بەخوای گەورە ڕایان دەگرین